نەریمان و جەمیلە ناسراوە بە مدیر عام پێشەوەی ببێت بە ئیسلام گۆشتی بەراز و جگەرە و مەشروبی دەخواردەوە لە بەرچاوی ورد و درێژ یەکتری ماز دەکەن و ڤیدۆکە بڵاو دەکەنەوە. ئایا ئەم کارەیان بۆ دڵخۆشکردنی خەڵکە یاخود وەکو بزنزێک بەکاری دێنن؟ قاپ و کەوچێک بۆ خێزانەکەی دەشاتن و ڤیدۆ دەکا و بڵاوی دەکاتەوە. ئایا ئەوە ژانی ڕاستەقینێتی یان تەنها ئاکتێکە و لە بەردەم کامێراوە خۆی نیشان دەدا؟ ئەو کەسەکێ بوو لە ناوەندی بازار نیچەوانی نەریمان ماز دەکا. تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. دووبارە سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانی وڵاتان بە بڕگە و بابەتێکی جیاواز. هیوادارین پێش دەستپێکردنی بابەتەکەمان لایک و کۆمنت و شێر بکەنەوەڕەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و زانگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تو یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی. دوو کەسایەتی دیاری نێو سۆشیال میدیای کوردی لە ئێستادا لە دوای کۆڕۆنا دوو گەنج بە دەرکەوتن بە ناوی نەریمان و جەمیلە. نەریمان خەڵکی کوردستان و خەڵکی شاری هەولێرە، بەڵام جەمیلە ناوی ڕاستەقینەی جار میلایە، بەڵام کاتێ دەکەوێ بە کوردی دەبێت بە جەمیلە. ئەم دوو کەسایەتیە لە ساڵی 2005 یەکتری دەناسن. لە کاتێکدا جەمیلە بۆ خوێندن دەچێتە وڵاتی بەریتانیا، کاتێک خزمەکەی ماری جەمیلە جیرانی ماڵی نەریمان دەبن و نەریمانیش ئەم هەڵە هەڵدەقۆزێتەوە دەچێتە پێش و دەچێتە لای جەمیلە و داوای خۆشەویستی لێ دەکا. جەمیلە لە سەرەتادا ڕازی نەبوو، دوای ئەوەی 3 مانگ دەچێتەوە وڵاتی چیک و لەگەڵ خێزانەکەیدا دنیشتن و باسی ئەم بابەتەیان بۆ دەکا. خێزانەکە ڕازی نابن لە سەرەتادا، بەڵام دواتر دوای 3 مانگ جەمیلە دەگەڕێتەوە وڵاتی بەریتانیا و لەگەڵ نەریمان هاوسەرگیری دەکەن لە ساڵی 2005دا. ئەو مەجبووە هۆکاری ئەوەی کە یەکتری بناسن و ببنە هاوسەر تاوەکو ئێستاش هەر بە هاوسەرگیری ماونەتەوە. جەمیلە باز ئەوەش دەکاتن دەڵێ سەرەتا خێزانەکەم ترسیان هەبوو لەوەی کە خەڵکی عێراق و زۆر دەترسان نەوەکو کەسێکی خراپێتن، بەڵام دواتر نەریمان ئەوی سەلمان کە هەموو کەسانی کوردستان و عێراق کەسانی خراپنینە و بەڵکو بگرە کەسانی باشن و لە ئێستاشدا دوای 16 ساڵ هاوسەرگیریان دوو کوڕی جوانیان هەیە بە ناوەکانی سەمیر و زەکەریا. سەرەتای دەرکەوتنی ئەو دوو کەسایەتە لە سۆشیال میدیا لە نێو تیکتۆک بەتایبەت زۆر بە شێوازێکی سەیر هەڵ لە پەڕین و داسییان دەکرد و یەکتریان ماز دەکرد. واروەها قاپیشی بۆ خێزانەکەی دەشوشت، ئەمەش بۆ هۆکاری ئەوەی خەڵکێکی زۆر سەیریان بکە لەگەڵ خێزانێکی ئەوروپی و سەماکردن و دانسێکی جیاواز. واروەها قاپیشی بۆ دەشوە. ئایا ئەمە تەنها ئەکرد بوو یاخود لە ڕاستی جوایە؟ واروها لە نەریمانیان پرسی لە چاو پێکەوتنێک، نەریمان دەڵێ ئەمە ڕاستیەکەی ئێمەیە، ئەوەی ئێمە لەسەر شاشا بە ئێوەی پیشان دەدەین لە نێو مۆبایل، ئەمە ڕاستی ئێمە و لە دوای مۆبایلیش ئێمە هەرواینا، بۆیە پێویستە هەموو خێزانێکی کورد وەکو ئێمە دواوی کامێرەش وەکو ئێمە بن. بۆیە تاوەکو ئێستا چەندین کەس نامەیان بۆ ناردوم زۆر سوپاسی ئێمە دەکەن کە ئێمە ئەو شتانەمان خستە سەر شاشا، زۆربەی هاوسەرگیری کوردیش لەگەڵ ئێمە لەگەڵ یەکتری پێک هاتوونەوە. بۆیە بە پێویستمان زانی دوای کۆڕۆنا بینیمان لە تیڤەکان خەڵکێکی زۆر لەگەڵ هاوسەرەکانیان کێشەیان بۆ دروست دەبێت، بۆیە بە پێویستمان زانی ئێمە ئەو کارە بکەین. واروان نەریمان بازەوەش دەکاتون ئەوەش ناشارێتەوە، دەڵێ پێشەوەی ببێت بە هاوسەری من هەروەکو ئەوروپیەکانی تر جگارەی دەکێشا و مەشروبی دەخواردەوە و گۆشتی بەرازی دەخوارد، بەڵام لەخوای بەزادوێ ئێستا ئەمانەی هەموو تەرک کردووە و دینی ئیسلامی هەڵبژاردووە و دینی خۆی گۆڕیوە کە خۆی کریستیان بوو. بۆیە من لە ڕێگای خۆم و دینی جوانی ئیسلامم پێنیشاندا، بۆیە ئەویش قەنەعاتی پێهاتوو ئێستا بۆتە بە ئیسلام. وە خەڵکێکی زۆر پرسیاری ئەوەی لێ دەکەن ئایا ئەگەر خێزانەکەت کورد بواە ئەمە بە هەمان شێوە دەتینە سەر تیڤەکان و لە نێو سۆشیال میدیا ماچ دەکرد و ڤیدۆت بڵاو دەکردەوە؟ نەریمانیش لە وەڵامدا دەڵێ بەڵێ لەبەرەوەی پێویستە هەموو کوردێک زۆر بە ئازادانە بژیتن و لەگەڵ خێزانەکەی خۆش بژیتن و وە پێویستە خەڵکانیش چاو لە ئێمە بکەنەوە بۆ ئەوەی سەرکەوتوو بن لە ژیانی هاوسەرگیریاندا. لە سەرەتادا ئەوان تەنها دەیانوت ئێمە بۆ دڵخۆشکردنی خەڵک ئەم کارانە دەکەین و ئەم ڤیدیۆانە بڵاو دەکەینەوە، بەڵام کە کاتی گەڕانەوە کوردستان ئەم کاریان وەکو بزنزێک بەکارهێنا. ئایا ئەوان خەڵکیان بەکارهێنەوە بۆ ئەوەی بەناو بانک بن و وەکو بزنزێک کارەکەیان لێ بکەن، یاخود بە پێچەوانەی و ئێمە
هەڵە بیرمان کردوتەوە. لە پرۆگرامێکش پرسیاری ئەوەی لێ دەکەن ئایا تۆ دایکت خۆشتر دەوی یاخود خێزانەکەت؟ ئەویش لە وەڵامدا دەڵێ بێگومان خێزانەکەم، لە بەرەوەی دایکم تەمەنێکی بەڕێ کردو و ژانی خۆی بینیوە و خێزانەکەم لە لای من گرنگترە و خێزانەکەشم خۆشتر دەبێتن و هیوای لەش ساخیش بۆ دایکیشم دەخوازم. لەوە مەبەستم ئەوە نییە کە دایکم خۆشنەوە ژنەکەی خۆم خۆش بێ، بەڵام لە ڕاستیدا خێزانەکەی خۆم خۆشێ و تازل دە تەمەنێکی بچووکدایە. دوای ئەو قسەکردنەی لەنێو سۆشیال میدیا دەنگدانەوەیەکی ئەکجار زۆری بە دوای خۆی داهێنا، هەر کەسە لە دیدی خۆی کۆمنتی بۆ دەنووسی. وە زۆر پرسیاری ئەوەش لە نەریمان دەکرێتن ئایا بۆچی هەموو کاتێک لە کاتی ڤیدیۆگرتنەکان تۆ زیاتر خێزانەکەت ماچ دەکەیت، ئەو زیاتر ماچ ناکە؟ ئەویش لە وەڵامدا زۆر بە شێوازێکی کۆمیدی دەڵێتن بێگومان ئەویش ماچم دەکا، بەڵام لە پێش کامێرە ناو لە دوای کامرا و لە شوێنی تاریک. سەرەتای دەرکەوتنیان خەڵکێکی زۆر دەیوت نەریمان لە بە هۆکاری ئیقامە هاوسەرگیری لەگەڵ ئەم خاتوونە کردووە. نەریمانیش بێدەنجی خۆی شکاند و وەڵامی دایەوە، وتی کاتێک من ئەم ژنەم هێنا ئیقامە و جنسیەم هەبوو، بەڵکو بگرە ئەو خێزانەی من خەڵکی چێک بوو، ئەو لە سەرناوی من جنسیە و ئیقامەی بەریتانیا وەرگرتووە، بۆیە ئەم قسانە هەموو دوورە لە ڕاستی و هەمووی پڕوپاگەندەیە. وە خەڵکێکی زۆریش و نەریمانیان بە پیاوە مو نەرمەکە بانگ دەکرد دەیانوت لە ژنەکەی دەترسێ لە بەڕێوەی ئەوروپیا بە ئیجباری قاپی دەشوە. نەریمانیش لە وەڵامدادا وتی نەخێر ئەم شتانە هەموو دوورن لە ڕاستی، لەبارەوەی ئێمە هەردووکمان پێکەوە کار دەکەین، پێکەوە مادوو دەبین، پێکەوە هەموو شتێک دەکەین، پێویستە لە ماڵەوە منیش یارمەتی بدەم و کەم و زۆر، ئەمە ناکاتەم و نەرمی گەر خێزانەکەم دڵی خۆش بێ ئەمە زۆر کەمە لە بۆی دەکەم و هیوادارم زیاتریشی بۆ بکەم بۆ ئەوەی دڵخۆش بێ. هیوادارم هەموو پیاوێکی کورد وەکو من بێتن و یارمەتی خێزانەکەی بدا بۆ ئەوەی خێزانێکی ئەکتیڤ دەرچن. و دەڵێتن لەوەتی دەستمان بە کارەکەمان کردووە چەند کەسانەکەی جنێ و شتی ناشرین دەنووسن لە کۆمنت، بەڵام من هیچ گویان نادەمێ، بەڵام ئەو کۆمنتانەی زۆر جوانن زۆر دڵم پێخۆش دەبن و ئەو کۆمنتانی ناشرینیشن گوێ نادەمێ و بۆ خێزانەکەشم ناخوێنمەوە ئەو کۆمنتانە بۆ چی هاتوو بۆ ئەم جنێوانە دەدەن لە بەرەوەی خێزانەکەم نەکو بە هەڵە تێبگاتن، بۆیە بەشتە جوانەکانی پێنیشان دەدەم. و لەم دوایانەش لە شاری سلێمانی لە مازیمۆڵ گەنجێک هاتە بەردەم و سەرمی ماچ کرد، وتی کاک نەریمان زۆر داوای لێبوردون دەکەم لە کۆمنت لە تیکتۆک زۆر جنێوم بۆ نووسی، بۆیە گەردەنم ئازا بکە، نەمزانی ڕوبەڕوو ئاوە کەسێکی باشن. و نەریمانیش دەڵێتن ئەو کارێ ئێمە دەکەین پەیوەندی بە هیچ کەسێکەوەدانی و وایلاقەشمان لە هیچ کەسێک نیەوە باسی کەسیش ناکەین، ئێمە تەنها دەمانەوێت دڵی خێزان و گەنج و منداڵی کوردستان خۆش بکەین، بۆیە هیوادارین هەموو لایەک ئێمە بەدڵ بێتن و وە کۆمنتی جوانیشمان بۆ بنووسن. زۆر سوپاس بۆ سێکەین تەواوی بابەتەکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ بابەتێک و چ کەسایەتێکتری بەناوبانجی کوردستان ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن و هەروە لایک و شێر و کۆمنتیشتان لەبیر نەچێتن و سەبسکرایبی کەناڵەکەشمان بکەن و بۆ زەنگۆڵەکەش دابگرن بۆ ئەوەی تو یەکەمین کەسبی کە بابەتەکانمان ببینی. هەموو کات لەگەڵتانین لە کلیل میدیا.